پێم خۆشە بانگەوازێک بۆ هەموو گەنج و لاوانی کورد بۆ هەموو کورد بکەم. ئێمە پێویستمان بەوەیە کە هەموو تاکێکی کورد بیر بکاتەوە. ینی دوو پرسیاری زۆر گرنگ هەیە کە پێویستە هەموو تاکێکی کورد بەڕێی من ئەگەر بکرێت بەکو لافتەیە کە لە ماڵەکانمانە هەڵی بواسین، ئێمە بۆ ئامان لێ هات پێویستە چی بکەین بۆی حاڵەتی خۆمان چارەسەرکەین. ئەمە بۆی ڕۆژانە هەمومان بەبیرمان بێتەوە. حقیقەتێک هەیە ئەوەیە کە نابێ هیچ کەسێک پێی وابێ بیرکردنەوەی یەک تاکە کەسێک کەمە. ینی هەر کەسێک کرێکارێک ڕۆژانە بیر بکاتەوە لە کرێکارەکەیدا چۆن ئەم کرێکاری خزمەتی کوردستان دەکەن. مامۆسایەک، دکتۆرێک، ئەندازیارێک، پرۆفیسۆرێک، مامۆسایەکی زانکۆ. ئێمە پێویستمان بەوەیە هەمومان بیر بکەینەوە، بیر لە داهاتووی خۆمان بکەینەوە، بیر لە ڕابردووی خۆمان بکەینەوە بۆچی وامان لێ هات. سەبارەت بە ئێستا ئەمەی کە ساڵی 2022 ئێستاش کە ساڵی 2023 بەڕاستی ئێمە پێویستمان بەوەیە تێگەیشتنێکی گشتگیرمان لە سیستەمی جیهانی لەگەڵ جوڵەی هێزە زلهێزە یەقلیمیەکانی دەوروبەری خۆمان هەبەیە کە لە ڕاستیدا ئێستا تورکیا و ئێرانن. بە حکمیەوەی ئەمە بەسەر ئەم چوار وڵاتەدا دابەشکراوین کە ئێران و تورکیا و سووریا و عێراقا. سووریا و عێراق وەکو بەشە عەرەبیەکەی ئێستا زیاتر لەژێر ڕکێفی ئێراندان. ئەوەی ماوەتەوە تورکیایە. لە واقع و لە ڕاستیشدا ئێمە ئێستا لە باشوور ئەم دەسەڵاتی باشوور بەداخەوە کە لە دوای ڕاپەڕین ئەم دەسەڵاتە خۆماڵی ئێمە لێرە دروست بوو. ئەمەی تورکیا کە ئێستا پلانی هەیە لە ڕۆژاوا بیکا لە حەقیقەتە لە سەرەتای دروستبوونی ئەم تەجروبەی باشوور هەمان هەوڵیدا. هەوڵەکانی یەکەم جار بەهێرش و هەڕەشەی سەربازی بوو. ئەو پێی وابوو لێرە ئەم تەجروبەیە کە نواتی تەجروبەیەکی کوردی گەورەترە کە لە حەقیقەتیش داوایە. لە حەقیقەتدا سیستەمی نوێی جیهانی ئێستا پرۆژەکەی گۆڕینی جوغرافیا نییە. پرۆژەی سیستەمی نوێی ئێستای جیهانی حزر و بیر و شێوازی حکمڕانیە. بۆ ئەم جێبەجێکردنەشی سێ پرۆژە هەبوو لە ناوچەکە. یەکێکیان پرۆژەی شیعەی ئێرانیە، یەکێکیان پرۆژەی سونی تورکی بوو لە ڕێگای ئەکەپەوە. یەکێکیان کە لە واقعدا پرۆژەی ڕاگەیاندراونێ بە تەسەووری من پرۆژەی کوردە. تەبیعی ئەردۆغان و تورک و ئێرانیش شیعە لە ڕاستیدا ئەمان ئەم حەقەتە زانن. ئەوەی ئێستا لە دوای ئەوەی کە ئەکەپا ئەم تەجروبەی سونەی مۆدێرنی تقریباً تا حدێک قبوڵکراو بوو لە ناو سیستەمی جیهانیدا، بەڕاستیش پشتگیریشیان دەکرد. ئەم گەشە سەندەی ئەکەپا کە ئێمە لە تورکیا بینیمان لە 12 ساڵی ڕابردوودا بە پشتگیری سیستەمی جیهانی بوو. پێیان وابوو ئەم نمونە تازەی ئیسلامی سونی جیاواز لە نمونەکانی کە شایستەی ئەوەیە پشتگیری بکرێ و پەرەی پێ بدرێ. حتا لە بەهاری عەرەبیدا ئەکەپە و ئەردۆغان تەنانەت ویستیان تۆڕێک لە ئیخوانی لە نێوان عەرەبەکاندا لە بەهاری عەرەبیدا تۆڕێک لە دەسەڵاتداری مۆدێرنی تازە بەم عەقڵەتەی خۆیان بێنە پێشەوە. ئەوە بۆ عەرەبەکان و ئەمریکا و ئەوانە دەرچیان پێکرد و شکستیانە. ئەمە تەجروبەی شیعەش بۆ خۆمان دەزانین لە دوای ڕۆخانی سەدام حوسێن تقریباً شیعە هیلالی شیعەیەکی خۆیان تەواو کرد عێراق و سووریا و لوبنان. یەکێک لە مشکلەکانی ئەم دەسەڵات زلهێزانەی ئەم ناوچەیە ئەوەیە خۆیان بەدەستی خۆیان هەموو تەجروبەکانی خۆیان فەشەل پێدەن. سەیری کە شیعە ئەم فرسەتە لەبارەی بۆ هەڵکەوت، یعنی دەیانتوانی کە نمونەیەکی باشی دەسەڵاتداری شیعی هەم بۆ شیعەکانی خۆیان هەم بۆ وڵاتانەی کە گەرانی کەی وەکو کورد و مەسیحی و وەکو عەرەب لەگەڵیان بوون دەیانتوانی تەجروبەیەکی جوان پیشاندەن. بەعکسەوە ئێستا وای هەیەتوە شیعەکانی ناو وڵاتەکانی خۆشیان ئێستا لەوە پەشیمانن لەو پاوانخوازەی شیعە. ئێستا لێکدابڕانێک لە نێوان ئەم نمونە شیعەی دەسەڵاتداری شیعەی ئێران و قاعیدەی خەڵکی شیعی دروست بووە. ئێستا هەموو شیعەکانی ئەم وڵاتانە بە عێراق، بە سووریا، بە ئێران، بە لوبنان هەمویان گەیشتونە ئەو قەناعەتەی کە بگەڕنەوە سەر شێوازێکی تری دەسەڵاتداری هاوڵاتی بە بەلایانی کەم و مافە هاوڵاتی ئینسانیەکانیان بەدابین کە ئێستا ئەمان لە قەڵب بوون و لە کۆتریش بوون. هەم مافە هاوڵاتی و نیشتیمانیەکانیان بەدەست نهێناوە، هەم مەسهەبەکەشیان
شکستی خواردووە تەجروبەی مەسەبەکان شکستی خواردوێت تەجروبەکەی تورکیاش بە هەمان شێوەی لێ هاتووە ئەردۆغان ئەم گەشە سند و هاتنە پێشەوەی داد و گەشە پێدان و گەشە سندەی بە هاوکاری ئەو برادرانەی کە لەگەڵی بوون هاوڕەکانی خۆی لە نمونەی عەبدوڵڵا گوڵ و ئەحمەد داودۆغڵۆ ئەوانە کە عەقڵی مدەبیری داد و گەشە پێدان بوون ئەمە نەوعێک لە غروری لەلای ئەردۆغان دروست کرد لەناو خۆیدا دەستی کرد بە تەسفیەکردن و وەدەرنانی هاوڕەکان و برادرەکانی خۆی کەڵکەڵەی چی کەوتە سەر کەڵکەڵەی پاوانخوازی و تەکنۆلۆژیای سەربازی کەوتە سەر ئێستا ئەردۆغان وای لە داد و گەشە پێدانیش کردووە کە لە ڕاستیدا نوێنەرایەتی و تەمسیلی ڕاگەزپەرستی تورک دەکەن بۆ لەبەرەوەی ئەوان ئێستا تاکە شیعاریان بۆ تا تەکنۆلۆژیای سەربازی و پاوانخوازی ئێستا ئەردۆغان لەسەر دوو شیعاری بەدەسەڵماوە بە هەڵبژاردن یەکێکیان ئەوەیە کە تەکنۆلۆژیایەکی باشی سەربازی بۆ تورکیا بەرەمهێنا و گەشەی پێدەدا دووهەمیشیان ئەوەیە کە توانیوێتی لە دەرەوەی سنوورەکانی تورکیا پاوانخوازی بکە ئەمەش دوو شیعاری شۆبینە تورکەکانن قاعدەی من پێم وایە قاعدەی دەنگدەری تورکی بە تایبەتی چین و توێژە گەنجەکانیان ئێستا ئەمە بۆ قاعدەی شیعەش ڕاستە حتا حدێک بۆ قاعدەی ئێمەی کوردیش ڕاستە بە دواتچیان بەدوان نان و ئازادی و کەرامەتەوەن یعنی بۆ گەنجێکی تازە پێگەیشتووی شیعە بۆ تورکێک بۆ کوردێک ئەمە زۆر گرنگ نییە ئەردۆغان لە لیبیا تەداخلی کردووە لە سووریا تەداخلی کردووە لە ئازەربایجاندا عەداقاتی دەچێت کێبڕچی رووسیا و ئەمریکا دەکات بۆ ئەم زۆر ئەمە بۆ ئەو مهمە لە ناو چوارچێوەی جۆغرافیاکەی خۆی ژیانێکی کەرامەت و شەرافەتمەندانە و ئازادی و نانی وەدارینکە لەبەرەوە من پێم وایە هەم ئەردۆغان ینی ئەم نمونەی کە باسمان کرد نمونەی سوننەی تورکی هەم نمونەی شیعەی ئێرانی قاعدەی جەماوەریان تەنانەت لەناو خۆشیاندا لەدەستداوە ئێستا ئەوەی ماوەتەوە وەکو نمونە ئەگەر بەکو سێ نمونەی ئەمەی کە باسمان کرد کە سیستەمی نوێی جیهانی سێ پرۆژە و سێ شێوازی عەقڵیەتی دەسەڵاتداری لەو ناوچەیە بۆ مهم بوو بە نەزەری عەتیباری وەرگرتون و پشتگیری کردوون بەوازە هیچ دیارە ئەمە ینی هەمومانە هەر کەسێک کە یەک تۆز ڕویای سیاسی هەبێ دەزانێت کە ئەم سیستەمە جیهانیە بە ئاشکرا لەم 20 ساڵی ڕابردوودا پشتگیری ئەم دوو سێ فۆرمەی کردووە ئێستا ئەوەی ماوەتەوە تەجروبەی کووردە ئێمە بەداخەوە دەسەڵاتدارانی باشوور لە ئاست ئەو تێگەیشتن و ئەو ئەهەمیەتی ئەو پرۆژەیە نەبوون لە سەرەتادا ئەم نمونەی باشوور دەکرا بکرێتە نمونەیەکی جوان ئەوەی کە هەم سیستەمە جیهانیەکە دەیویست هەم ئێمەی کورد لە دوای ڕاپەڕین دەمانەویست لێرەکە ئەم نمونەیە پەرە پێ بدرێت ئێمە ئەم حەقیقەتە دەبێ بزانین ئەوەی کە باسمان کرد لە سەرەتادا ئێستا پرۆژەی دەستکارکردنی جوگرافیا لە گۆڕێ نییە پرۆژەی نموزەجی دەسەڵاتداری عەقڵیەتی دەسەڵاتداری لە گۆڕەیە عەقڵیەتی دەسەڵاتداری باش و نمونەی جوانیش پێویستی بە دەسەڵاتێکی لۆکاڵی پتە و داڕێژراو هەیە کە یەکەم هاوڵاتیەکانی خۆی لێ ڕازی بن یعنی بتوانێت دەسەڵاتارێکی نمونەیەکی دەسەڵاتی جوان بۆ هاوڵاتی و خەڵکەکەی خۆی دابین کە دووەم لە ڕێگای ئەمەوە بتوانێت بەلایانی کەمەوە بەرژەوەندیەکانی زلهێزەکان نەخاتە خەتەرەوە بەرژەوەندیەکانی سیستمی جیهانی نەخاتە خەتەرەوە هەم خەڵک و هەم سیستەمە جیهانیەکەش دەویست لە مەنتیقەیە نمونەیەکی جوانی دەسەڵاتێکی کوردی لێرە هەبێ ئەمە لە پارچەکانی تریش دووبارم بێتەوە بەداخەوە ئەمەی ئێرە ئەوەی کە باسم کرد ئەردۆغان لە سەرەتادا ویستی تورکیا ویستی بە زەبری هێز قەنەعەتیان پێ بکە کە ئەم شێوازە دەسەڵاتی ئێوە دەوێت دوایی کە تێگەیشت نەخێر ئەمە پێویست بەهێز ناکە ئەمە پێویست بەهێز ناکە شێوازی تری لەگەڵکردنە بەر چێ لە ڕووی ئابووریەوە کۆنتڕۆلی کردن لە ڕووی کۆمەڵایەتیەوە کۆنتڕۆلی کردوون لە ڕووی سیاسیەوە کۆنتڕۆلی کردوون ئەمانە ئێستا هەمویان دەستنەوە چوارچێوەی خزمەت ئێستا ئێمە ئەوەی کە دڵخۆشکەرە بۆ کورد لە ئێمە نمونونەکەی ڕۆژاوا گرتوینەوە نمونونەکەی ڕۆژاوا هەرچەند تورکیاویستی وەکو نمونونەکەی ئێری لێ بکە نە بە هێز نە بە هێرشی سەربازی ڕاستەوخۆ نە بە گەمارۆدان نە بە پلانی نێودەوڵەتی بە هیچ شێوازێک نەیتوانی ئەمە بێنێ وەکو ئەوەی ئێرە کۆنتڕۆلی بکە ئەم نمونەی ڕۆژئاوا ئێستا تقریباً بەشێک لە هەڵەکانی ئێمەی گرتوێتەوە ئێستاش ئێستا فرسەتەکەمان لە چیز نەسوە ئێمە
ئەم فرسەتە هینەی بۆ کورد هەیە هەرماوە پێویستە کورد تەجروبە لەمانە وەرگێ ئەم تەجروبە فاشیلانەی کە هەتا حدێک عەرەبیش کردوێتی شیعی فارس و سونی تورک کردیان نەخزمەت بە خۆمان دەکەن نەخز بە گەلانی دەوروبەرمان دەکەن نەخز بە کێشەکەمان دەکەن نە سیستەمی جیانیشمان لێ ڕازی دەکەن بەدیلمان هەیە پرۆژەی خۆبەری دیموکراتی نمونەمان هەیە لە ڕۆژاوە لێرەش لە هەر پارچەیەکە و بە پێی واقعی پارچەکەی خۆمان ئەتوانین نمونەیەکی جوانی دەسەڵاتداری پێشکەش بکەین کە ببێتە نواتێک بۆ قۆناغی داهاتوومان لەم قۆناغەدا ئێستا ئێمە ئەومان لەبەردەستا پرۆژەی بەڕێوەبردننی لۆکاڵی چاوەڕێ دەکەین لە داهاتوودا دەرگای ترمان بۆ کرایەوە ئەو کاتە شتێکی تر زەنی ئێمە بە درێژایی مێژوو ینی ئێمە نازانم ینی ئەم داگیرکارانەی کوردستان ینی دەمەنجیش حدودی هەیە ینی سنووری هەیە ینی دەمەنجی گەیوەتە ئەو ڕادەی لەوەتەی هەن ئەوانە ینی کاکە بەئاگر بە ئاسن بە لێدان بەگرتن بە سوودماکردن بە ئەنفال بە کیمیاوی بەگرتنی سەرۆکەکان بە پلانجێڕی بە نازانم چی بە هەموو کاکە ئێمە نەتەوەیەکی ڕەسەنین لە نەتەوە ڕەسەنەکانی ڕۆژهەڵات بەشێکی ئەساسین و پایەکی ئەساسین لە پایەکانی ڕۆژهەڵات بەبێ ئێمە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئارامی بەخۆیەوە نابینێ ئەمە کورد ینی سەری دێڕ و بڕایەوە ینی حتا یەک تاکێکی کوردمان مابێ حتا یەک کەسێک مابێ بە کوردی قسە بکە بڵێ من کوردم دەمەوێت بە کوردی بژیم ئەمە چارەسەر نابێ ینی بەهێز چارەسەر نابێ گرتنی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلانیش لە پلانگێڕێکی نێودەوڵەتیدا بەشێکە لە ئەمە ینی ئەمانیان هەموو تەجروبە کرد بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان ئازاد بکەن و خوا نەخواستە لە سێداری بدەن یان لە زیندان نابمرێ کورد هەر کووردا هەر ئەبێنێتەوە فکری عەبدوڵڵا ئۆجەلان زیندانی نەکراوە کاکە فکرەکەی توان زیندانی بکەن فکرەکەی بڵاو بۆتەوە لە ناو ئەم میلەتە یعنی ناو نەتەوەیدا بڵاو بۆتەوە یعنی ئەگەر نەژڵێم هەموو دوا ڕۆژی کرد و هەموو دەسەڵاتداری کورد لەسەر هزر و بیری عەبدوڵڵا ئۆجەلان بەشێکی گەورە لە داهاتووی میلەتی کورد پێک دێنێ ئەم هزرە ینی حتا لە من تەسەوەڕ دەکەم لە بەشێک لە دەسەڵاتداری ڕۆژهەڵاتی ناوەڕاست و پەڕێتەوە بۆ جیهانیش ینی ئەمە هزر ینی وەک چۆن هزری فەیلسوفەکانی دنیا پەڕیوەتەوە هاتۆ بۆتە ناو وڵاتەکانی کە هزری ئێمەش فەیلسوفمان هەیە و خەڵکمانی هزرەکانمان نەپەڕێتەوە بە ناو گەلانیتر ناتوان ڕێگەلەوە بگرن ینی ئەمە تەسەوەڕ دەکەم ینی بەشێکە لە دەبەنجی خۆیان ئێمە زیاتر ئەوەی ئێستا ماندووی کردوین ئەم بێهزرینە خۆمانە بە تایبەتیش ئەم تەجروبە خراپەی کە ئێستا لە باشوور درێژەی پێدرێت ئێمە سەیرکە ئێمە دەبێت وەکو ئەوەی باسم کرد ئەوە لە ڕوئیای سیستەمی جیهانی تێبگەین لە حرەکە و جوڵەی هێزە ئەقلیمیەکان تێبگەین لە حاڵ و وەزعی ئەقلیمیەکان تێبگەین لە بەرامبەر هەموو ئەوانە ژامە دوو چاومانەیە چاوێکمان بۆ ئەوانە چاوێکمان لەسەر ناوخۆی خۆمان ئێمە ئێستا کوردستانی عراقمان هەیە کە ناوێنراوە هەرێمی کوردستان هەرێمی کوردستانی عراق لە دەستوری عراقیدا هەموو دەستکەوت و وینەکانی چەسپیون ئەوەی ماوەتەوە لێرە چاکسازیە لەناو ئەم دەسەڵاتی هەرێمی کوردستانە بە شێوازێک من لەوانەیە خەڵکیش باسی کرد بێ من 2000 باسیەوە کرد ئێمە پێویستمان بەوەیە وەکو کورد دەستورێکی نەتەوەیمان هەبێ پرۆژەیەکی نەتەوەیمان هەبێ پێی بڵین دەستوری نەتەوەی ینی ئەمانە هەوڵێکن لەو شێوەیە پرۆژەیەکی نەتەوەیمان هەبێ پرۆژە هەرێمیەکانمان وەکو یاساوا بن وەکو قانون وابن یعنی دەستور لە قانون گەورەترە هەر قانونێک هەر یاسایەک هەر ڕێنمایەک لەم بەشەدا دەردەچێ دەبێ بێنی بەراوردێکی بە دەستورە نەتەوەیەکەت نابێ بە هیچ کڵێک تعاڕوسکە یەکتر بڕین دروستکە لەگەڵ دەستورە نەتەوەیەکەت ئەمەم شێوەیە دەتوانین هەموو جوڵەکانمان لە چوارچێوەی پرۆژە نەتەوەیەکەمان بێ بۆ ئێستا سەیریکە ئێمە لە ڕۆژئاوای کوردستان نەوعێک لە خۆبەڕێویمانی هەیە لە هەرێمی کوردستان ئەم دەسەڵاتی ئێرەمان هەیە ئەم دوانە تا حدێک چوونە پێش لە سەیریکە لە ڕۆژهەڵاتی کوردستان خۆپیشاندان و ئەوەی کە باسمان کرد وەزعی کۆماری ئیسلامی و دەسەڵاتی شیعی بەم چوارچێوە گەیوە کوردی ڕۆژهەڵات هەلێکی گەورەیان لەبەردەستە لەگەڵ نەتەوەکانی ئێران بە تایبەتی لەگەڵ نەوەی نوێ و ئەوانەیان کە تا حدێک ئێستا گەنجی ئەم سەردەمە تێگەیوە کە فکری پاوانخوازی و داگیرکردنی
گەلانی دەوروبەر و کوشتنیان چارەسەر نییە، ینی نەوەیەک لە تێگەیشتن هەیە ئێستا ئەوان نەتوانن ئیش لەسەر ئەو پرۆژەیە بکەن. لە کوردستانی باکووریش ئێمە باسکێکی بەهێزی سەربازی و پەکەکەمان هەیە، ینی لە ناوەش هەدەپەمان هەیە لە هەڵبژارنەکاندا. ئەم هەڵبژارنەی ئێستای ئەم جارەی تورکیا لە یەک ئەگەردا من بە تەسەوری من لە یەک ئەگەردا ئەردۆغان دەبێتەوە بەسەرۆک ئەگەر ئینقلاب بەسەر هەڵبژاردندا بکات، ئەجینە هەموو پێش هاتەکان وەزعی ناوخۆی تورکیا، وەزعی تورکیا لە دەرەوە، ئەم هەموو پێکدارانەی کە ئەردۆغان لەگەڵ دەرەوە و لەگەڵ ناوەدەیکان نیشانەی ئەوەیە کە لە ڕێگای ناوەندەکانی بیرکردنەوە و ڕاپرسیەکانی حیزبەکەی خۆی و ناوەندە نزیکەکانی خۆشکی لە عالەمدا تەواو تێگەیوە کە لە ڕێگەی هەڵبژاردنەوە ناتوانێت هەڵبژارنێکی پاکەوە ناتوانێت دەسەڵات بگرێتەوە دەست.